بەڕێز نەوال موسەوی شرۆڤەکانی سیاسی سەبارەت با قۆناغی نوێ لە پەیوەندیەکانی عێراق و سووریا لەگەڵبانە. بەڕێز نەوال سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. بەخێر بێن. ئەم کۆبوونەوەیە تا چەندە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی نێوان عێراق و سووریا هەبێ؟ نعم، تحية طيبة لحضرتك لجميع سلااو لە ئێوە و بینەرانتان بە دڵنیاییەوە کاریگەریەکی ئەرێنی هەیە بە دیاریکراوی لەم کاتانەی ئێستا کاتێک لاکراوانە کە ناوچەکە پێدا تێدەپەڕن هاوکات لەگەڵ تاوتوێکان و کۆبوونەوەکانی ئەمریکا و ئێران. بۆیە ئەم دەست پێشخەریە لەلایەن ئەمیری دەوڵەتی قەتەر کۆبوونەوە ئەو زەمینە سازی بۆ کۆبوونەوەیە کرد. کۆبوونەوە نێوان سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی دۆسیە هاوبەشەکان لەگەڵ لایەنی سووریا چەندین دۆسیە ناکرێت تەنیا لە بازنەیەکدا تەسم بکرێتەوە. کاری لە پێشینە هەیە بۆ عێراق و بۆ سووریاش لەوانەیە بەریەک بکەون، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە پاراستنی سنوورەکانە، ئاسایشی سنوورەکانە بۆ عێراق و هەروەها سەلامەتی و ئاسایشی یەکگرتووی خاکی سووریا بە دیاری. بەڕێز نەوال سووریا ئەتوانێت گرنگی ئاسایشی سنوورەکانی عێراق بکات؟ ناتوانێت ئەو کارە بکات، بەڵکو هەماهەنگی هەواڵگیری و ئاسایشە. ئەمەش عێراق جەختی لەوە کردوێتەوە بە بەریەکەوە کارکردن لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی کە لەو ناوچە هەستیارەدا بوونی هەیە. لە ڕاستیدا لێک تێگەیشتنی سیاسی هەیە بە بەردەوامی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی لە ناوچە سنووریەکاندا هەن. بۆیە ئەم کۆبوونەوەیە شکاندنی چەندین بربەست بوو بە دیاریکراوی بربەستە دیپلۆماسی و سیاسیەکان لە نێوان عێراق و سووریا. عێراق با لەبیر نەکەین بەنیازە لوتکەی کۆمکاری عەرەبی لە ناوەڕاستی مانگی داهاتوو بەڕێوە ببات. ئەمەش ئەم هەنگاوە دەست پێشخەریەک بوو بۆ یارمەتیدان لە سەرخستنی ئەو لوتکەیە. هەروەها کردنەوەی ئەو گرێکوێرانە لە لایەنەکانی دیکە بۆ نمونە لە لایەنی ئەمنی و هەروەک ئاماژەمان پێدا بۆ عێراق کاری لە پێشینە هەیە، ئەویش لە ئاسایشدایە. وەروە پاراستنی پێکهاتەکان سەرۆک وەزیرانی عێراق ئامادەیی خۆی بۆ یارمەتیدانی سووریا دەربڕی لە چەندین دۆسیێدا، جگەل لە دۆسیەی ئەمنی، دۆسیەی کە دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا باز بکرێت وەک بێکەوە کارکردن و ئاڵوگۆڕی بازرگانی. کرانەوەی سنوور دەگەڕێتەوە سەر کاری نێودەوڵەتی لایەنی نێودەوڵەتی. لەو کۆبوونەوەیە بە هەر شێوەیەک بێت بوونی هەیە. هەروەک لە سەرەتای کۆبوونەوەکەدا گوتمان تاوتوێکردن هەیە لە نێوان هەموو وڵاتانی ناوچەکە، نەک تەنیا عێراق بەتەنیا. بۆیە کەمکردنەوەی زیانەکان لە ئەگەری شکست پێهێنان یاخود شکست هاتنی گفتوگۆکانی ئێران و ئەمریکا دەبینین جموجۆڵ لە هەموو وڵاتان هەیە، وەکو وڵاتانی کەنداوی عەرەبی کە یاریزانێکی سەرەکین لە پاراستنی ئەمنیەتی ناوچەکەدا. نابێت لە یاد بکەین سعودیا و قەتەر ئەو وڵاتانن کە پشتیوانی لە پرۆسەی سیاسی سووریا دەکەن. بۆیە عێراق مافی ئەوەی هەیە دانوستان بکات لەگەڵ لایەنی سووریا گفتوگۆ بکات، پەیوەندیەکان زیاتر قبول باشە. بەڕێز نەوال دواتر پرسیارمە بێ لەسەر ئەو پەیوەندیە سیاسیانە و ئەو دۆخی کە لە پاژەم کۆبوونەوەیە لە عێراقا دروستە بێ. بەزەمەوێ بزانم تا چەندە سووریا و عێراق ئەتوانن هەماهەنگی بکەن بۆ ڕووبەڕبوونەوەی داعش، تا چ ئاسێک ئەتوانن لەمە بکەن؟ بەدڵنیاییەوە لێرە ڕۆڵی هاوپەیمانی نێودەوڵەتی بەدەردەکەوێت. فەرماندەیی ناوەندی ئەمریکا کە چەندین ئۆپەراسیۆن لەو سێگۆشیە سنوورەییەدا ئەنجام دەدات و پڕە لە مەترسیدا گەشەکردن هەیە. تەنانەت لایەنی عێراقیش گەشەکردنی چالاکیەکانی بینی لە بەم دواییانە لەلایەن ڕێکخراوی داعشەوە. بۆیە دەکرێت ئەم گۆڕانکاریە لە پەیوەندیەکان و هەماهەنگی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بربەستەکان بشکێنێت.
چەقبەستویەکان کۆتایی پێبێنێت ئاسۆیەکی نوێ بۆ هەماهەنگی بکاتەوە بۆ هێرشکردنە سەر یاخود بەرهەڵسکردنەوەی گەشەکردنی ڕێکخراوی تیرۆریستی و توندڕەوی لە ناو سووریا کە ڕنگدانەوەی دەبێت لەسەر جوگرافی عێراق بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمەش ئاشکرایە لە پشتیوانی هاوپەیمانی نێودەوڵەتی و هەروەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئۆپەراسیۆنەکانی چڕتر کردووە بەم دواییانە چەندین پێگەی داعشی بردومان کردووە ئەمەش گۆڕانکاریەکی استراتیژیە نەک لەسەر ئاستی دیپلۆماسی بەڵکو لەسەر ئاستی ئەمنیش لە هەوڵێک بۆ بچووکردنەوە یاخود بەلایانی کەم کۆتایی هێنان بە گەشەکردنی چالاکەکانی داعش لەو ناوچەیەدا بۆیە پێشبینی دەکەین دەرکەوتەکان و گرنگترین دەرکەوتی دوای لایانی دیپلۆماسی لایانی باشە بەڕێزەوە دوای ئەم کۆبوونەوەیە کە شوهەوای سیاسی عێراق بۆ سوودانی چۆنە بێ چونکە زۆر نەوانی کە لە عێراق ئەم کۆبوونەوەیان بەدڵ نییە ئەسڵەن هەر ئەحمەد شەرعیش بە یعنی ڕەتەکەنەوە بە هەموو شێوەیە وەکو سەرۆکی ڕاگوزەری سووریا کە شوهەوا لە پاژەمە بۆ سوودانی چۆنە بێ بەڕێز سوودانی بەرژەوەندی باڵای عێراقی هێناوەتە پێش و چاکسازی بۆ وڵاتیش پێش هەموو شتێک ئەو دەنگانەی کە بەرز بوونەتەوە دژی گەشەکردنی پەیوەندیەکان یاخود کرانەوەی کەناڵی دیپلۆماسی ڕاستەوخۆ لەو گفتوگۆ و دانوستانەدا لەگەڵ لایەنی سووریا دەکرێت دەنگی خۆیان بەرز بکەنەوە لە ناو خۆی عێراقدا بەڵام لە ئاستی دەرکردنی بڕیارەکان بەڕێز سوودانی تاو کاتەی گوتوێتی حکوومەتەکەی حکوومەتی چوارچێوەیە من بە دووری نابینم ئەو هەنگاوە لە تاوتوێکان و کۆبنەوەکان بۆ لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی بەڵام زمانی تۆمەتبارکردن بۆ بەشێک لە ئەوانی کە گوایە بەشێکن لە چوارچێوەی هەماهەنگی بۆ ئەوەیە ئێمە نزیکین لە هەڵبژاردن بۆیە ئەم جۆرە ململانەیانە بەردەوام دەبن بەڵام بەرژەوەندی باڵای دەوڵەت کە داوای جموجۆڵی سەرۆک وەزیرانی عێراق دەکات محەممەد شیع سوودانی بۆ دەست پێشخەری لەگەڵ هەموو لە دڵنیایی و جۆرێک لە دژایەتی کە هەیە بۆ ئەحمەد شەرع لە عێراقەوە ئەمە کاریگەری لەسەر ئەو پەیوەندیە دیپلۆماسی و سیاسی و ئابووری و بازرگانیانە نابێت کە لە داهاتووە ئەبێ لەگەڵ سووریای دراوسێدا هەبێ نەخێر بە دڵنیاییەوە ئەو کاریگەریەی نابێت ئەگەر لێدوانی توندی شەبێت لە ناوخۆی عێراقدا لەلایەن سەرکردایەتیەکان بۆ نمونە سەرکردایەتی چوارچێوەی هەماهەنگی ناکۆکی هەیە لە تێڕوانینەکاندا هەمویان دژایەتی ئەحمەد شەرع ناکەن یاخود ڕەتی بکەنەوە کۆبوونەوە لەگەڵیدا ساز بکرێت پەیوەندی لەگەڵ دروست بکرێت بەڵام بەشێک هەیە خۆی بەستووەتەوە بەم ڕێڕەوە تاکە لە ڕۆیشتن بەردەوامە سەرۆک وەزیران خۆی بڕیار دەدات کەی کەژاوەی گۆڕانکاری ناوچەکە بکات و تاوتوێی گۆڕانکاریە خێرایەکان بکات ئێستا دەبین گۆڕانکاریەکان زۆر خێراترن ناکرێت عێراق لەو ناوچەیە پراوێز مابێت بێ ئەوەی ڕۆڵێکی کاریگەری لە ناوچەکەدا هەبێت زۆرینەی وڵاتان یارمەتی دەربوونە بۆ کردنەوەی دەرفەتی تاوتوێکردن لە پێشەنگیشدا ئەو وڵاتە زلهێزانن کە پشتیوانیان لە ئەوە کردووە عێراق لایەنێک بێ بێلایەن بێت خۆی نەبەستێتەوە بە گۆڕانکاریەکانی سووریا سەبارەت بە سەرۆک وەزیران ئەمە زۆر گرنگ بووە توانی ئەم تێڕوانینە توندانە بە دوور بخات سەقامگیری عێراق بپارێزێت تێوە نەگلێت لە ڕووداوەکانی کەناراوی سووریا ئەمەش هەموو سەرکردایەتی عێراق دەگرێتەوە کە لەو بڕوایەدان پێشبینی دەکەن زیادبوونی گرژیەکان لە بەرژەوەندی عێراق و پرۆسەی سیاسیدانیە بۆیە ڕۆڵێکی گەورەشە بۆ لەلایەن سەرکردایەتی کورد بە قوڵیەکی دیپلۆماسی تاوتویان کرد بیری سیاسیان کۆ کردوێتەوە لەوەی کە خاکی عێراق یەکگرتوو بێت سەرۆک بارزانی لایەنە ناکۆکەکانی کۆ کردەوە ماوەیەک لەمەوبەر یەکێک لەوان بەڕێز سەرۆکی
هەسە دەبوو بۆیە ئێستا هەوڵێکی زۆر هەیە سەرنجێکی زۆر هەیە هەموو لایەنەکان پێوە خەریکن لەلایەنیش گرینگە سەقامگیری عێراق بمێنێت ئەمەش لە کاتی ئێستا و کاتی داهاتووشدا دەبێت بەردەوام بێت بۆ پاراستنی یەکگرتووی خاکی عێراق و خاکی سووریا ئەو هەروەها تێوە نەگرێن لە بەرەنگاربوونەوەی سەربازیدا نابێت لە یادی بکەین ڕۆڵی رووسیاش هەیە لە ئەم هەنگاوانەدا نابێت لە یادی بکەین بەڕێز تەمیم سەردانی رووسیای کرد بەم دواییانە چەندین گفتوگۆیان کرد دانوستانیان کرد لەگەڵ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا یاسای یاخود بنکەی رووسیا لە خاکی سووریادا ماوە بەرژەوەندی هاوبەش هەیە دەبێت عێراق دەواازەیەکی ئەرێنی بێت لەو گۆڕانکاریاندا مانەوە ئەوەی ماوە کرانەوەی دەواازە سنووریەکانە ئاڵگۆڕی بازرگانی و خەڵکە ئەمەش پێیوەستە بە کۆبوونەوەی نێودەوڵەتی بوونی هاوپەیمانی نێودەوڵەتی ئاسانیە سنوور بە شێوەیەکی ڕاستە و خۆ بەم زۆرە بکرێتەوە. بەڕێز نەوال موسەوی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا و سپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.